هەرێم دانی بەڕێکەوتنی پینە و پەڕۆنە ئەنجومەنی تەوتینیش هۆشداری بە فەرمانبەران دەدات ناکۆکی مەسرور بارزانی و نێچیروان دەگاتە لووتکە و وتەبێژی حکوومەتی هەرێم میدیای سەرۆکی هەرێم بایکۆت دەکات. وەزیری دەرەوەی ئەمریکا هێرشێکی توون دەکاتە سەر ئەردۆغان و دەڵێت پاڕایتەوە بۆ بینینی ترامپ. ئەمڕۆ پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم دانی بەوڕاستیەدا ناکەوە ڕێکەوتنەکەیان لەگەڵ بەغدا لەبارەی نەوتکاتیە و تەنها تا دوای هەڵبژاردنە ناوبراو ڕایگەیان ڕێکەوتنەکە تەنها بۆ ماوەی 3 مانگە کە ئەوە ژواتای ئەوەیەکەوە کێشەی موچەی هەرێم بەردەوام دەبێت. ئەنجومەنی پشتیوانی تەوتین لەم بارەوە هۆشداری دەداتە فەرمانبەران کە بەو ڕێککەوتنانە هەڵنەخەڵەتێن و کاتیە و دووبارە کێشەی موچە سەر هەڵدەداتەوە. بۆیە پێویستە لە هەڵبژاردن پشتیوانی پرۆژەی ئەنجومەنی تەوتین بکەن بۆ ئەوەی لە پەرلەمانی عێراق تەوتین جێبەجێ بکرێت و کێشەی موچە لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت نەوەک بەو ڕێککەوتنە فرت و فێڵانەی دەسەڵات بسپێردرێت. ناکۆکیەکانی نێوان نێچیروان بارزانی و مەسرور بارزانی و ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر دەبێتەوە خەریکە دەگاتە لووتکە. ئەمڕۆکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە وەڵامی ئەوەی بۆچی کەناڵی ڕوودا و بەشداری کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی نەکردووە ناوبراو ڕایگەیان کەوا هەر کەناڵێک زانیاریەکان چەواشە بکات و وەک خۆی نەگوازێتەوە دوور دەخرێتەوە کە ئەوەش ئاماژەیەکی ڕوونە کە میدیای ڕوودا و لەلایەن کابینەکەی مەسرور بارزانی بایکۆت کراوە و دەری دەخات ناکۆکیەکانی ئەو دوامۆزایە ئێستاکە گەیشتۆتە قۆناغێک کە چیتر ناشاردرێتەوە و لە میدیاکانیان دەنگ دەداتەوە. دوای ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕەخنەی ئەوەی لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گەن نەیتوانی وا کۆتایی بە شەڕی رووسیا و ئۆکرانیا و شەڕی غەزە بهێنێت مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە توندی وەڵامی دایەوە و دەڵێت تۆش یەکێکی لەوانەی خەریکە دەپاڕێەوە بۆ ئەوەی لەگەڵ ترامپ کۆ ببیەوە و خواخواتە 5 خولەک دەرفەتت پێ بدرێت بۆ ئەوەی تەوقەیەکی لەگەڵدا بکەیت. ئەردۆغان کە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی کۆمەڵەی گشتی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرکە ڕۆژی 23 ئەیلولی 2025 لا لێدوانێکدا بە کەناڵی فۆکس نیوزی ڕاگەیان ترامپ لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا بەڵێنی دابوو کۆتایی بە شەڕی رووسیا ئۆکرانیا و شەڕی غەزە بهێنێت بەڵام کۆتایی بەو شەڕانە نەهات.